بەڵێزان وەک هاوکارمان مامۆستا ئەمجەد لە دهۆک کە چووە ماڵێک پێم وابێ ناوی مامۆستا نێچیروان بوو بەڕاستی شتێک کە زۆر سەرنجی ڕاکێشام کللتورێکی جوان لە نێو زەرفێکی بچکۆلانە لە شێوەی باڵێن پەرداقێکی سەفەری کۆمەڵێ گوڵ و نقڵ و چکلێت و پاریان داناوە بۆ منداڵەکان گرنگیدان بە جەژنی منداڵان بەڕاستی نمونەیەکی جوانە هیوادارم زۆربەی ئەو ماڵانەی کەوا یانوێ جەژن زیاتر لای مناڵان کە دڵنیام لای یادگاری زۆر بێشمان کە بە مناڵی چەندێک پێمان خۆش بووە کەسێک شتێکمان باتێ جەژنانەیەک ئەمە نمونەیەکی جوان بوویوادارم زۆربەی زۆری ماڵەکان ئەم کللتورە جێبەجێ بکەن زیاتر دڵی مناڵان خۆشکەن بە کەس دەست بە ڕووی مناڵانەوە نەنێ نەبووە جەژنانەوە نەبووە نقڵ و چکلێت دابشکردن. بەڵێ مامۆستا شوان لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا باز لە گەورەی و پیرۆزی جەژنی قوربان دەکەین زانین و ئادابە جوانانە چین کە لە جەژنی قورباندا پێویستە جێبەجێ بکرێت. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا دانا عوسمان بانخواست. مامۆستا گیان زۆر بەخێر بێ جەژنی پیرۆز بێ. مامۆستا زۆر بەخێر بێن و جەژنیش پیرۆز بێ ئینشاءالله. جەژنیش پیرۆز بێ و بەڕێز جار عەزەتیێنی خزمەتتانەکەم یاخوا بێبن سەلامەت بێخوا چاوتان ماجەکەم بەڕێزن. مامۆستا گیان با لەو پرسیارەوە دەست پێ بکەین کە بزانین حکمت لە چیایە لەوەی کە خۆی باڵادەست ئەم جەژنەی بۆ تەواوی تێکرای موسڵمانان داناوە لە کاتێکدا لە چاو هەموو مسلمانانی جیهاندا لەوانەیە نوخبەیەکی کەم لە حەج و ئەو فەریزە گەورەی ئەنجامدەن بەڵام لەسەر مسلمانان پێویستە کە هەموو مسلمانان لەگەڵ خۆشیەکانی ئەواندا لەگەڵ ئەو فەریزە گەورەی ئەواندا خۆشی بگێڕن و لە جەژن و خۆشی دابن. بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان پیرۆزبایی جەژنی قوربان لە جەنابتان لە کەناڵە جوانەکەی پەیام لە تەواوی ئیماندارانی سەرزەوی ئەەکەم داواکەم لە خوای گەورە کە لێمان خۆش بێ و لێمان قبول کا و عقیبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕێ. بۆ پرسیارەکەی جەنابەت طبعاً جەژن معلومە لای جەنابتان و لای بینەرانی پڕێزیش ئێمە وەکو موسڵمان بۆنەی ئاینی جەژنی ئاینی دوو جەژنمان هەیە هەردووکیشان لە دوای دوو بنەمای گەورە و دوو فەرزی گەورەیان لە ئیسلامە کە یەکیان جەژنی قوربانە لە دوای مانگی بە ڕۆژووبوونە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە جەژنی ڕەمەزان دووەمیشان جەژنی قوربانە کە لە دوای فەریزەی حەجەوە خوای گەورە ئەم جەژنە وەکو جەژنانەیەک بە ئیمانداران ئەیا و ئێمە بۆنی تیا ئەژێڕین. حکمەتی زۆر زۆری تیا گەردانیشین باوەڕکە بەدەیان دەرس و یعنی سعات حکمەتەکانی حەج و جەژنی قوربان تاو نابێ بەڵام گەورەی و فەلسفەی ئەم جەژنە بۆ ئێمە ئیماندار لە کۆمەڵشتایە. یەکی لە شتەکانی کە زۆر گرنگە کە ڕەنگە ئەمە خەڵک زۆر کەم باسی کردبێ یعنی ئەمە لە چۆ هاتووە لە سەربڕینی ئیسماعیلەوە لەلایەن ئیبراهیمەوە کە خوای گەورە لە خەونێکا پیشانی ئەیە یا بنەیە ئینی ئەڕا فی المەنام ئەنی أذبحك فانظر ماذا ترى قال يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين. ئەمە چیمان پێ ئەڵێ پێمان ئەڵێ لەو ساتەوە خوێنی ئینسان حرام کرا لەو ساتەوە سەربڕینی ئینسان حرام کرا ڕشتنی خوێنی ئینسان حرام کرا کە بەداخەوە بە قەدەری دوورکەوتنەوەی مرۆڤەتی لە پەیامی خوا خوێنی ئینسان بەلاش بووە. بۆیە ئەم ڕۆگەر سەیری ژیان و دنیای خۆمان کەین بێنرخترین شت خوێنی مرۆڤە هەموو شتێک گران بووە لەو میوەیەوە لەو نوقڵەوە لە ئاوە لە کارەباوە لە دارەوە لە بەردەوە ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ بالانسی سیعری دا ئەبەزێ خوێنی مرۆڤە لە کاتێکا یەکێک لە پەیامە گەورەکانی جەژنی قوربان پێمان ئەڵێ نابێ ئینسان بکوژرێ نابێ ئینسان سەر ببردرێ نابێ ئینسان بە هیچ بیانوویەکەوە ئەو بیانوە تافیهانی کە ئەمڕۆ هەیە و خەڵکی لەسەر ئەکوژرێ خەڵک بکوژرێ خەڵک لەسەر جیاوازی بیرروڕا لەسەر جیاوازی ئاینی لەسەر کۆمەڵە شتی زۆر زۆر بێمەعنا بەڕاستی نابێ ئینسان بکوژرێکە ئەمەیشەکە لە پەیامە گەورەکانی جەژنی قوربان. یەکێکی تر لە پەیامەکان ئەوەیە کە خوای گەورە بۆ کۆمەڵێ حاجی لە حەد لە مەکەی پیرۆزە مەراسیمی حەج جێبەجێ ئەکەن بەڵام لێرەوە ئێمە حەج ئەجێڕین بۆ سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی یەک ئاەتە کە خوای گەورە ئەفەرمێوە ئەنە هذه أمتكم أمة واحدة وأنا ربكم فاعبدون وأنا ربكم فاتقون لدو آيات يعني من پروردگاری ئێوەم و ئێوەش هەمووتان ئومەتێکن بەڕاستی ئومەی ئیسلامیەک ئومەتە جیا و تەفرەقە نییە واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ئێمە هەموو ئومەتێکین یعنی دیقەت بە فەلسفەی حەج چەند گەورەیە خوای گەورە بەم مەراسیمە پێمان ئەڵێ ئەفریقیەک ئەمریکیەک ئوسترالیەک شەرقیەک غەربیە کوردێ عەرەبێک هەر زمانێکت هەیە هەر ڕنگێکی پێست هەیە تۆ لە ئەنجاما ئینە ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم هەمووتان ئومەتێکن
لەبەر ئەوەی کە یەک خواتان هەیە، یەک ڕووگەتان هەیە کە کەعبەی پیرۆزە، یەک منهجتان هەیە کە قورئانە، یەک پێغەمبەریشتان هەیە کە محەممەد عەلەیهی سەڵات وسەلام. ئەوە ئێمە خۆمان لە قورئان و لە ئیسلام و لەم پەیامە جوانە دوور کەوتوینەتەوە بۆ بین بە هەزار پارچەوە. بۆیە بەداخەوە لە سۆشیال میدیا و لە کۆمەڵەشت ئەیبینی هەرچی هەڵەسێ قسە بەوی ترەڵێ، ئەم ڕەوتە قسە بۆ ڕەوتە ئەڵێ. لە کاتێکا پەیامی جەژن ئەوەمان پێڵێ کە ئێمە هەمومان یەکین، هەمومان جەستەیەکین، هەمومان وەکو دانی شانەوەین، هەمومان وەکو پارچەی لەش یەکواین کە ئەگەر بێت و چاو بیەشێ دەست بیەشێ چاو بۆی ئەگری، وە کاتێکیش چاو فرمێسکی کرد دەست بۆی ئەسڕێ. ئێمە ئەو جەستەین، بەڵام بەداخەوە ئێستا دوژمنان لە یەکیان کردوینەتەوە. جەستەیە کە قۆڵێکیان بڕیوە هەتا ئێوارە لەو لاوە ئازاری بە چاو بووی ناگری، چکە لە جەستە گەورەکە جیابەتەوە. ئوممەی ئیسلامی ئەبێ وابێ بەڕاستی کە ئەمە فەلسەفەیەکە لە فەلسە گەورەکانی مەسەلەی حەج و تێکەڵی ئیمانداران. تا مامۆستادان لە جەژنە چ دەرفەتێکمان لە دەسایە لە دەستی نەدەین؟ گەورەترین دەرفەت لە دەستی ئێمەیە ئەوەیە کە حەد نەک لە جەژنیشە وەرە تۆ دیقەتی شتێکی تر بە مەسەلەن نوێژی جەماعەت. بۆ نوێژی جەماعەت خێری 27 نوێژی تاچی هەیە، بۆ ڕۆشتن بۆ فەریزەی جومعە گەورەیە، بۆ ڕۆشتن بۆ شەوانی قەدر و تێکەڵی مزگەوت و ئەمانە گەورەیە، بۆ هەمومان کە بە ڕۆژوو ئەبین گەورەیە، بۆ هەمومان کە حەج ئەکەین و یان لەم مەراسیمە گەورەیە لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا هەمومان بەیەکەوە جەژنەکەین بۆ گەورەیە. ئەمە ئەوەت پێڵێ کە ئێمە بەڕاستی ئەبێ یەکەم متەواضع بین و دووهەمیشیان ئەوە بزانین کە خوای گەورە بە یەک چاوسەیری ئیمانداران ئەکا، چکە هەمومان بە عینوانێک بەندەی خواین کە عەبدایەتی بۆ خوا بکەین. فرسەتەکە ئەوەیە کە ئێمە گردن ئازایی لەبیر نەکەین. ئێستا مامۆستایەکی بەڕێز پێم وایە لە هەولێرەوە بوو، قسێکی زۆر جوانی کرد. ئەفەرمێ ئینسان چۆن ئەتوانێت داوای عەفو لە خوا بکا کە خۆی شعوری عەفویتیانە بێ، شعوری عەفویتیانە بێ. یعنی هەر هیچێک لە ئێمە بەیەک ئەگاڵین خوا گردمان نازاکە. دێ باشە کاکە با ئەمە بکەین بە کەلتور بۆ دوای مەسەلەن جەژنی بۆ هەموو کاتەکان. قەیچێکە یعنی تۆ غەڵەتێک بەرامبەر من ئەەکەی، من غەڵەتێک بەرامبەر بە جەناب ئەەکەم، با ئەگەر لەبەر خاتری خوش بێ، لەبەر خاتری ئینسانیەتیش بێ، لەبەر خاتری کەسایەتی و خزماتیش بێ، ئەم فرسەتە لە دەست نین. هەمووان بچینە ماڵ یەکتری، بوغزن نەبین، قین لە دڵ نەبین، یەکتری نەبوغزێنین، پشت لە یەکتری نەکەین، لا تەحاسەدوا ولا تدابروا ولا حتى دوایی وەکونوا عیباد الله ئیخوانە. هەمومان ببین ببرای یەکتری کە جەژن بەڕاستی گەورەترین فرسەتە بۆ ئاشتەوایی و بۆ ئاشبوونەوەمان و بۆ سافکردنی دڵمان. چونکە سەیری کە هیچێک لە فەلسەفەکانی حەج چییە؟ پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئینسان کاتێکە ئەڕوا فەریزەی حەج ئەنجام ئەیا و دواتر یێتەوە وەکو چی وایە کە یەومین وەلەدەتهو ئوممه، وەکو مناڵێکی تازە لەدایک بوو وایە. باشە ئەگەر قەرار بێ من بەم ئیشە گەورەیە وەکو مناڵێکی تازە لەدایک بووم لێ بێ، دەبا منێک کە بۆم نەکراوە بۆ حەج بێم دڵی خۆم وەکو دڵی مناڵێ لێکم بەرامبەر بە تۆ کە هیچ قین و بغزێکی تیان نیە. با هەمومان دەست لە دەست یەکەین، چکە بەڕاستی یعنی ئەوە شتێکی زۆر زۆر ئازاردەرە. کۆمەڵگای کوردی خەریکە لەبەر یەک هەڵ ئەوەشێ بەچی بە قینە، کەس دانووی لەگەڵ کەس ناکڕێت، کەس یەکی خۆش ناوێت، کەس سەردانی کەس ناکە، ناڵم بە شێوەیەکی ڕەهایی، بەڵام خەریکە ئەبێتە دیاردەیەکی زۆر بەرچاو لە ناومانە. ئاخر لەبەرەوەی لە دین دوورکەوتوینەتەوە، لە ئیسلام دوورکەوتوینەوە، لە پەیامە جوانەکان دوورکەوتوینەتەوە. تۆ تەسەوور کە یعنی ئێستا یاساکانی هاتوچۆ زۆربەی زۆری شتی جوانە، بەڵام شۆفێرێک بە قەدەری ئەوەی لە یاساکانی هاتوچۆ دوورەکەوێتەوە لە ئەنجامە چی ڕوئەیە؟ فەوزا ڕوئەیە. ڕوودا و ڕوئەیە، کارەساتی دڵتەزیێن ڕوئەیە. خەتای مرور و خەتای ئەمانە نییە، خەتای قانونەکە نییە، خەتای ئەم شۆفێرەیە کە پابند نییە بە یاساکەوە. ئێمەش تەشبیه نەبێ وەلیلله المەثل الأعلى. خوای گەورە جوانترین بەرنامەی بۆ داناوین کە ئیسلامە، ئیسلامیش کامڵە. اليوم أكملت لكم دينكم، باشا وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. أم إسلاما ما في همو مانيتيايا، ما في يزيديتيا، ما في جولكيتيا، ما في قاوريتيا، ما في بودايتيا، ما في هميتيا بو چونکە خوای ئێمە خوای بەس مسلمان نییە، ئەمە مەفهومێکی غەڵەتە. خوای هەموو بەشەرە. ئێمە لە تەحیاتە ئاڵین چی؟ الحەمد لله رب العالمین. خوای هەموو کەسێکە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئێمە پێغەمبەرمان پشکۆلە کردوتۆ لەوەی کە بەس پێغەمبەری بنە، نەخێوانیە عەلەیهی سەڵات وسەلام وما أرسلناك إلا رحمة للعالمين. دواتر قورئانمان پشکۆلە کردوتۆ، وازانە قورئان بەس بۆ مسلمانە. خوای گەورە فەرمێ إن هو إلا ذكر للعالمين، هەمووی باسی عالەمە، باسی عەرەب و کورد نییە، باسی قەوم و دین و شتێکی تایبەتی نییە. بە قەدەری دوورکەوتنەوەمان لەم پەیامە
تووشی ئەو کارە ساتابین کە ئەمڕۆ هەموو مرۆڤاتی گیری خواردو بەدەستێ بێگومان ئەوسەیانێکی کە لەو شتە جوانانەی بە جیاواز لە جژنی ڕەمەزان قوربانیکردنە لەم جژنەدا مسلمانان سنەتی قوربانیکردن ئەنجام دەدەن هەژار و دەوڵەمەند و هەمووی پێکەوە ئەتوانێت بەشدار بێ یاخود لەو خێرەیە یاخود لەوەی کە هیچ ناهەوو ماڵێک پشکی گۆشتی بەردەکەوێت بە تایبەت دەژارەکان لەوانەیە جژنەکانی کە یاخود مەراسیمی دیکە بێبەش من لە هەنێک ئەم شتانە بەڵام لەم جژنەدا هەمووی پێکەوە ئەنجام دەدرێت یەکێک لە زانا گەورەکان ئاماژە بۆ دەکات بۆ نزیک بوونەوە بۆ تێکەڵاوی بوون و بۆ کۆمەڵایەتی بوونی یەکتری قوربانی ئەنجام دەن ئەمە ژێکی دیکە لەو فەلسفانی کە لە جژنی قوربانی بەڵێ فەلسفەیەکی زۆر جوانە یعنی بە کورتێکی خوای گەورە ئەفەرمێ هەمووتان با بەیەکەوە جژنکەن هەمووتان کە گۆشتان خوارد بەیەکەوە گۆشت بخۆن هەمووتان کە تێربوون با بەیەکەوە تێربن هەمووتان کە جلی جوانتان لەبەرکرد با بەیەکەوە لەبەریکەن ئەمەش بەڕاستی گەورەترین هەوێنی کۆمەلگایە گەورەترین هەوێنە یعنی خوای گەورە بەم شتە عەمەلیانە کە خەڵک دیوی ئەو دیوی نابینێ فەلسفەکەی نابینێ کۆمەلگا ئەلچێنێتەوە بەیەکە کە 11 مانگە لە یەکتر دوورکەوتۆتەوە 11 مانگە ئێمە لە یەکتر دوورکەوتینەتەوە بەڵام بە قوربانی خاوەن مەسەلەن سەروەت و دەوڵەتەکان بە جۆرێک لە جۆرەکان وا ئاکا کە منیش لەگەڵ تویا گۆش ببرژێن منیش لەگەڵ تویا نان بخۆم منیش لەگەڵ تویا جەژن بژێڕم کە بەڕاستیمە هەوێنێکی زۆر گەورەیە ڕەنگە لە هیچ مەراسیمێکی تری غەیرە ئیسلامی و غەیرە دینیا شتیوان نەبێت زۆر ڕاستە مامۆستا پێش ڕۆژانی جژنی قوربان ئەگەر لەو بازارە تایوارە بسوڕیتەوە باوەڕ ناکەم کەس هەر لە خۆیەوە بێ بڵێەوە 5,000 یاوە تۆزێ گۆشت یاوە تۆزی خواردن ڕەنگە داوای بکەی کەسێک دڵی پێ بسووتێ یاخود بڵێ باشە قەین بەڵام شتێکی نادرا بەڵام کە جەژنی لێ هاو بەدەر لەوەی ئەمە جەژنانێکی زۆر خەڵک هەر مناڵێک هێکێگەرە گەورە ئەبینی پارە دەداتێ یاخود کابرا بە پارەی خۆی چوە گۆشتیشی بڵێن ئاژەڵێکی کڕیوە کردوێتی بۆ گۆشت ئەیێنەی هێنێتە بەردەم ماڵەکەشت مەمنوعی شتەبێت لە دەرگاکەشتا بەس لێ وەرگری ئەمە ئەخوای گەورە بۆچی ئەمەمان پێڵیانی ئەویانە چ کللتورێک لە ناخی ئەمەیا بچێنێ کەلتوری پێکەوە ژیان پێکەوە بژین کە ئەمڕۆ بەڕاستیشی تر لە نوقسانەکانی کۆمەلگای بەشەری ئەوەیە کە وەکو پێشتر باسم کرد خەڵک زۆر دوورە لە یەکترەوە خەڵک زۆر دوورە پەرێزە خەڵک لەسەر شتی زۆر بێ کەڵک دراوسەکەی ئەبوغزێنێ خزمەکەی ئەبوغزێنێ خوای گەورە بەم شتانە من و تۆ ئەلچکێنێتەوە بە یەکتریە من و تۆ ئەکاتەوە بە برای یەکتری چونکە خوای گەورە سوبحانەوە وتەعالا زۆری پێناخۆشە ئینسان ببوغزێنێ ئینسان ڕقی لە ئینسان بێ چونکە لە دواترا هەمومان مرۆڤین مرۆڤیش لای خوار ڕێزی هەیە حرمەتی هەیە ئەوە لێگەڕێ کابرا هەر دینێ بیر و باوەڕێ ئایدیاکی هەیە لێگەڕێت چونکە لە ئالی عیمران 85 فەرمێ ومن یبتغی غیر الئیسلامی دینا فلا يقبل منه بەڵام لەکوێ من الخاسرین وهو في الآخرة من الخاسرين بەڵام وەکو کۆمەلگا بەشەرێکە كلكم من آدم وآدم من تراب خوای گەورە حەز ئەکا هەمومان وەکو برا بژین بەیەکەوە بۆ یەکێک لەو ئەداتە عەمەلیانە لەو وەسائلە لەو میکانیزمە عەمەلیانە کە خوای گەورە ئێوێ هەمومان وەکو مرۆڤ بژین و هەموو وەک برا بژین وەکو ئەو برایی کە لە دایک و باوچێکەوە هاتوون کە ئادەم و حەوایە کۆمەڵە شتی زۆری دانا وەکو وتم نوێژەکان وەکو وتم مەراسیمەکان وەکو وتم ئەم تێکەڵی و سەردانانەیە کە ئێمە ئیکین ئەوسا خۆی لە جژنەکانە ئەوەی کار خۆش ئاماژەت پێکرد ئەو سەردانیکردن و تێکەڵاوی بوون ئەمە تا چەند گرنگە بەداخەوە لە ئێستادا زۆرێگەن ینی تەنانەت قسەشی لەگەڵ دایک و باوکی خۆیانی یاخود لەگەڵ بەداسێکەیە لەگەڵ کە سوکاریە ئەمە تا چەند گرنگە ئەم جژنە بێتە هەوێنێک بووی کە چۆن وەک خۆت ئاماژت پێکرد لە نوێژەکانیان لە کاتەکانیان دوعاکە کە خوای گەورە لێی خۆش بێت لێی ببورێت بە ئەمەش لە خۆیان جێبەجێ بکات هەر لە خێزانی خۆی و لە ماڵی خۆی و تاوەکو دەر و دراوسێ و باوکو دایکەمووی دەست پێ بکات ژیان لە کۆمەڵی فرسەت پێکاتوە کۆمەڵی فرسەت بۆ نمونە فرسەتێک بۆ قوتابی بۆ نمونە قوتابێکی 12 ئەو 3 سەعاتەیە کە جوابی پرسیارەکانی هاتەوە کە 3 سەعاتەکە ڕۆی حەزەکە بە هەموو کتێبەکەی لەبەر بێ قیمەتی هەیە قیمەتی نی ئەڕوا فرسەتەکە ئەڕوا فرسەتێک مەسەلەن بۆ گەنجێک ئەوەیە کە لە تەمەنی گەنجێتیا بتوانێت کاسپێکی باشکە بۆیە لانی کەم لە کاتێکا کە گەنجێتی نەمایان نەخۆشکە و لە بەری ڕەنجی گەنجێتەکەی بخوا جامە شتێکی منتیقی ئێمە باسیەکەین وایان نا بەڕاستی گەورەترین فرسەتێک بۆ پاکردنەوەی دڵ و دەروون بۆ ڕازیکردنی خوای گەورە بۆ ڕاونانی شەیتان لە دڵ چکە ئەو بغز و قینەی کە من لە جەنابە هەمە و یەکێکی تر لە دایکێکی تر لە باوکێکی تر کۆمەلگا بە شێوەیەکی گشتیهێتی لە ئەنجامە ئەمە ئیشی شەیتانە إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء كخواي جورة بأداة حصر لقرآن أفرمي جورة ترينكاري الشيطان أويك الدجمناتي
قینایەتی و دوورە پەرێزی لە ناخی هەمووتانە دروستکە. ئەم جەژنە بەڕاستی گەورەترین فرسەتە و فرسەتێکی زۆر جوانیشە، یعنی بۆ نمونە کابرا ڕەنگە چۆن لە پێش جەژنە کەس دەستی ڕەنگە تێی نەچوو بێ 1000 دینار با بە مناڵێک یا 5000 با بە فەقیرێ لە بازارڕا، بەڵام کە جەژن نیە زۆر ئاسان ئەتوانێت ئەمە بکە. ڕەنگە ئەوانەشی کە بغزوقینیان لەگەڵ یەکتریا هەیە لە پێش مەسەلەن جەژنا تۆزێ بەلایەوە ئەستەم بێ بچێتە ماڵی کەسێک کە دڵی عاجز کردووە، بەڵام کە بۆنەی جەژنێتە پێشە فرسەتەکە دەست پێەکە. یعنی کابرا چۆن بڵێ ئەو غرورەی ئەشکی ئەڵێ کاکە جەژنەوە هاتووە ئەشبێ بە گەورەی بۆ ئەو کەسێک کە ڕۆشتەوە بە ماڵی کەسەکە لەبەرەوە بەڕاستی فرسەتە. زۆر ڕاستە. ماوەسادانا من چەندێک لەهێنێ بابەتە ڕەنگە ڕژبین دوو ئەوەندەش گەشتبینیمێ پێم وایە کۆمەلگای کوردی لە بەرامبەر ئەو هەژمونە زۆرەی تەکنۆلۆژیا و مۆدێرنگەرایی و سەرمایەداری و بەکاڵاکردنی مرۆڤ و نەبوونی سیستەم و پەروەردەیەکی باش لە هەرێمی کوردستان و ئەوەشی هەبوو تێکیاندا و هیچ سنوورێکی ئەلکترۆنی پێم وایە هێشتا باش خۆمان گرتووە. ئەگەر خۆشمان نەگرت بێت تەواوی تربێت تەسلیم بین هەر لەبەرەوەی مادام وایەتر باوا بێیان ئەبێت چی بکەین وەکەوەی باست کرد بتوانین ئەو گەرم و گوڕیە ماوە بەهێز بێ وەروە هێشتا پێم وایە کۆمەلگای کوردی باش بۆ جوابی پرسیارەکەی جەنابەت ئەگەر 20 ساڵ 30 ساڵ بچینەوە پێشتر ئەوانەی کە تەمەنیان هەیە، یعنی بە تەحەداوە ئێڵم 30 ساڵ لەمەوە پێش خەڵک کە ئینتەرنێت نەیزانوی ئینتەرنێت چییە، کۆمپیوتەر هەر زۆر کەم بووە، مەسلەی مۆبایل و ئەمانە کە زۆر کەم بووە، ئەگەر هەژوو بێ زۆر کەم بووە، وەنیە کۆمەڵی ئیتیساڵات و موانسەڵات و خانووی زۆر عەجیب و سارەی زۆر عەجیب و ئەمانە زۆر دەگمەن بووە، زۆر کەم بووە، خەڵکەکە هەمووی تەقریبەن وەکو یەک ژیاوە. بەڵام من بە تەحەداوە ئێڵم ئێستا بۆ مایکەی خۆتانەوە بڕۆ پرسیار لە 1000 کەس کە لەو بازاڕەیە 999 ئەڵێ ژیانی ئەو کاتە خۆشتر بووە لە ئێستا، لە کاتێکە خەڵک فەقیر بوو، قەرزار بوو، هەژار بوو، نەدار بوو، کرێچی بوو، هەتا دوایی. بەڵام بۆ ژیانی ئەو سەردەمە خۆشتر بوو لەبەرەوەی خەڵک سادە ئەژیا، لەبەرەوەی خەڵک پابند بوو بە کۆمەڵی ئاداب و ئەخلاقەوە، لەبەرەوەی خەڵک ئەیزانی خزمەکەی چێیە، کەسەکەی چێیە، دراوسەکەی چێیە. بەڵام ئێستا لەگەڵ بەرەو پێشچوونی یعنی شتەکان عیلم بە شێوە گشتەکەی ژیان ئەو چەند پێشەکەوێ ژیان ئەوە دوا ئەکەوێ، ئینسانیت ئەوە نامێنێ. خەڵک وەکو پێم وتی لەسەر شتی زۆر بەسی، لەسەر هۆڕنێک، لەسەر فولێک، لەسەر شتێکی زۆر ئاسان ئەکوژێ، خەڵک ئامادەی خەڵک بکوژێ. ئەبێ ئێمە بگەڕێینەوە بۆ ڕۆحیەتی ئەو سەردەما. ئەو سەردەما هەموو ئینسانەکان پابند بوون بە کۆمەڵی ئاداب و ئەخلاقی جوانەوە. بەڵام ئێستا ینی بەداخەوە ئێڵێم مۆبایل، ئینتەرنێت، زانست بەڵام وەرگرتنی بە شێوەیەکی سەقەت لەزەتی لە ژیانی هیچمانە نەهێش. ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ جوانەکانی ئەو سەردەما و عیلمی تازەش بە شێوەیەکی جوان بەکاربێنین، تەکنۆلۆژیا بە شێوەیەکی جوان بەکاربێنین، ئەو کاتە ژیانی هەمومان خۆشە بێت. ئینشاءڵڵا. بەڵێ مامۆستا ماندوومان کردی جەژنە، دڵیام ئەبێ بچیتەوە تۆش دەرودراوسیە و خزم و کەسوەمانە با زۆر مانوو نەکەین، بەڵام پێمان خۆشە بەڕاستی بە دەرفەتی ێزا من هەمیشەڵێ مەجلیسەکانی مامۆستادانم زۆر پێخۆشە، دڵنیام بینەرانیش هەر هەمان ڕێیمەیان هەیە ئینشاءڵڵا یاخوا سەرکەوتوی پێم خۆشە وەکو کۆتا پەیامێکی تایبەت ئاراستەی هاونیشتیمانیان وەکو باست کرد دیسان زۆر جەخت لەو خاڵەکەمەوە کە دەرفەتە ئەمە یەکەم ڕۆژی جەژنی قوربانە. من لەگەڵ هاوڕێکەم نیگەران بووم دوێنێ پێم من بچووکیە بۆ من بۆ بڕۆم، بەڵام بڕۆم دەوە بێت ئەو خاڵە لەسەر ئەو خاڵە تۆزە زیاتر بۆمان جەختکەیتەوە. بەو خوایە برای عەزیزم خوا ئاگادارە، یعنی گەورەی ئینسان لەوایە لێبور دەبێ، گەورەی ئینسان بلا تەشبیه ولله المثل الأعلى. بۆ خوا گەورەیە، بۆ یەکێک لە سەبەبەکانی ئەوەیە کە خوا العفوە، العفو اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا يا فاعف عني. کە ئەمە گەورەترین پەیامی شەوانی قەدرە. خوا بۆ گەورەی لەبەرەوەی عفووە، ئینسانی گەورە ئەوەیە کە عفو بێ، عفو بکە. سەیری یوسف کە سەلامی خوای لێبێ، ئێمە قورئان بۆ ئەخوێنینەوە. گەورەی یوسف لە چیایە؟ لەبەرەوەی کەسێک بوو عفوی کرد، ئەو هەمویان بەرامبەر کرد عفوی کرد. گەورەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە چیایە؟ لەبەرەوەی کە ڕۆشتە مەککەوە فەرمووی ماذا تظنون أني فاعل بكم؟ گومانتان چیتان لێ بکەم؟ وتیان ئەخ کەریم و ئیبن ئەخ کەریم. فەرمووی اذهبوا فأنتم الطلقاء. تۆ تەسەوور کە 23 ساڵ تۆ دژایەتی بکرێی، ئەوەی کە بەشەر ناکرێ بە پێغەمبەر کرا عەلەیهی، بەڵام فەرمووی بڕۆ هەر هەمووتان گەردنتان ئازابێ. ئەو لەزەتەی لە عەفووەری ئەگری، وەڵڵاهی لە هیچ شتێک هاوەری ناگری. لەبەرەوە من داوام لە هەموو کەسێک هەیە لەم جەژنەیە فرسەتە 4 ڕۆژە، ئەوە تەقریبەن نیوەی 4 ڕۆژەکە ڕۆیگەشتینە نیوە ڕایاننا. هەر کەسێ قسەی لەگەڵ دراوسەیەشی، لەگەڵ برایشی
جارێ دایک و باوک هەر کفری گەورەیە ئینسان چۆن قسە لەگەڵ دایک و باوکی خۆی ناکە کفری گەورەیە دەرگای بەهەشتە لە دنیا لەسەر کراوەتەوە تۆچی داخێ بەدەستی خۆ داخێ ئەڵی خوای حەزم لە دۆزەخە فرسەتە برادەرێک کەسێک چیە عنێم دڵە پاشی کەرو کاکە ئەم شەیتانی تیا دەرکە بڕۆ داوای لێبوردنی لێ بکە ئەگەر هەڵەیت بڕۆ قەیچەکە بیبوورە ئەگەرەوە هەڵەیە تو خۆ لە دوو حاڵەتە دەرناچێت ئەگەر تۆ هەڵەی داوای لێبوردنی لێ بکە ئەگەر ئەو هەڵەیە لێ ببوورە ئابەمە بزانە چەند ئاسوودە ئەبێ و هەوێنی ئەم کۆمەلگایە چۆن ئەگەڕێتەوە و چۆن هەمومان ئەبینە برا و چۆن شەیتان لە نێوانی خۆمانە دەرەکەیت دەستخۆش ماوەساییانە خاڵێکی کە بیمانە چێ دەزن و قاویش نەبین لە قوربانیکردن بەوەی کە خۆی گەورە ماڵ سامانێکی زۆر ئەویش فرسەتە دەمای تدانیە کە کەم ناکاتەوە ماڵ سامانەی کە بیبەخشین بیکەین قوربانی بۆ خۆی باڵا دەست ئەویش فرسەتە بەڵام ڕەچاوی پاک و خاوێنی بکەیت ڕەچاوی تەندروستی کە من هەموو ساڵێک بەڕاستی گلەی ئەوە ئەەکەم خەڵکێک کەیە دەستی خۆش بێ ئەو شعائیرە گەورەیە جێبەجێ ئەکا ئەو سونەتە گەورەیە جێبەجێ ئەکا بەڵام شار بۆگەن ئەکا کە بەڕاستی ئەمە لەم لاوە خێرێک ئەکا بەڵام لەم لاشەوە ژینگە پیزەکە بە ناوسکی حیوان و بە کۆمەڵە پیسایی ئەوەش بەڕاستی خراپە با هەمومان یعنی ئەوەندە ڕۆشنبیر بین کە قوربانیمان کرد ئازاری خەڵکو و بە تایبەتی ئەو ژینگەی چکە ژینگە بۆ هەمومانە دەستخۆش مامۆستاگیان زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا دانا عوسمان بانخوازی خوا بەخێر بێ سپاسکە سپاسانەکەم ئەم دەرفەتت بێ بەخشی دووبارە جەژنە پیرۆز بێ جەژن لە هەموو لایەکتان پیرۆز بێ و سپاسی جەنابیشتانەکەم بەڕێز